کاک سەرباز چۆنی؟ باشی. کاک سەرباز من ڕۆژنامە نووسێکم ناوم قادر نادرا بە هیواشم قەپات نەکەی. کاک سەرباز خەواڵیمە هاتیەکە گوایە ئەتوو لە هەولێر بەسە لە ئیماراتدا دەنیشی بە یەکجاری تا چەند ڕاستە ئەو هەواڵە؟ اصل وساتية توبم تلفونه بو من ساعتي من لهولير دواء ومن لها شوية بيجم شيء شخصي قوم رتيبة كثير باشم قەپات مەکە قەپات مە کاک سەرباز جوان نییە کە تو کاک سەرباز برە خۆش نییە تو کادیری شتیاری ئەو حزبەی بەیان ساڵە ماوەیەکیش دەسەڵاتی باڵاتە بوو ئەم ببیرمە لە پاڵتاک دەهاتێ گوت من ئامادەم بە ناوی سەرباز سەورامیەوە قسە بکەم لەسەر ئەو وەزەقانە شتێ زەرەتم دیتێ باشە عەجەبەن ئێستاکە و تەهەڕوب دەکەی و ئەگەر خەبەرەکە ناڕاستە بۆ ئەم شۆش بوو لە وەڵامدانەوە و تەلەفۆنەکە دوا بە ئەوەتی دەرێ پریڤاتە کەی ژیانی بەرپرس و کادیری دیار پریڤات بووە بۆ خۆت باش دەزانی ئێوە کارکتەرش سیاسین لە ناو حزبەکی دیار هەموو جم و زۆڵ و هەموو ئەوەیەکتان ئەوەیە توانی بڵێ نەفیکت ئەوە ئەتەکێت نەبوو دادخست